چکە من خەڵکم بینیەوە شێرپەنجەی بۆ هەرگریاوە تا کوشتێتی. ئەی دوجارێ وەسی خۆ چۆنە تەندروستی چۆنە؟ وەڵی لەخوا بزیاوێ باشین تێپەڕیە وشتە؟ ئەمی تێپەڕیە ئەوێ بڕوا چیەکە ئەوێ بڕوا چیەکە چی بۆ کەسانە ئەڵێ کە لە ئێستای لەو دۆخەیان شێرپەنجەیان من شێرپەنجە با پێیان بڵێم شتێکی زۆر قۆرز نییە. شێرپەنجە یعنی وەرە بەرزی تاقەی خۆتە. ئەگەر تووشی بی تاقە ورە و بەرز نەبێ شێرپەنجەکە لێ و ئیشی خۆیەکە چکە من خەڵکم بینیەوە شێرپەنجەی بۆ هەرگریاوە تا کوشتێتی. نابێ بگری ئەبێ وەرەی بەرز بێ بێ بڕا بۆ سەیران جلی جوان لە بەرکە بڕا بۆ حەفلە وەرزشکە بچێ بۆ مەسباح ئەنی ئەم شتانە وەرە و بەرزەکاتەوە. ئەگەر وانەکەیت من لێرەشەوە هیوای تەمەندرێژیان بۆ خوازم هیوای لەش ساغیان بۆ خوازم و مێدەوارم شێرپەنجە ببێ بە شتێک وەکو هەڵامەتی لێبێ بە حەپێکی بەسی چاک بێتەوە و ئەم کیمیایی و ئەم شتانە نەمێنی شکروا ئەڵێن وا خەریکن لە عالەمە ئەڵێن کیمیایی ئیتر نامێنێ ئیکەین بە حەپێک ئەیکەن بە حەب ئیشەڵڵا.